سەرەتا بەناوی خوا بە خێراتنی یەک بەیەکی ئەندامانی ڕێکخراوی داکۆکەکەم سپاسی بێپایانمان بۆ ماڵی کوردان بۆ پێدانی ئەم شوێنە دەرگایان بۆ کردینەوە زۆر زۆر دەستخۆشیان لێەکەین ئەوانیش و ئێمەش بەخێر بێن هەموو لایەکتان بەخێر بن سەر و سەرچاو سەرەتا بە یادی 16 سێی یادی هەڵەبجە دەست پێەکەین دەقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان بە بێدەنگی بێزە ئێستاش ئەچینە لای بەڕێوەبەری ڕێکخراوی داکۆک کاک محەممەد بافەرمێت بەناوی خوای گەورە بە خێراتنی هەموو لایەکتانەکەم بە خێراتنی ئەم گەنجە ئازا و دڵسۆز و خەمخۆرانە ئەەکەم کە خوێنی کورد و کوردایەتی تاوەکو ئێسش لە دەمار و ژیانیان ئاژۆڵێتەوە و خۆشحاڵم کە جارێکی تر دیسانەوەتان بینمەوە لێرە بەڵام بەداخەوە کە ئەم جارەیان ئێمە لە یادی کیمیابارانکردنی هەڵەبجەیە لێرەین لە یادی 37 ساڵەی کیمیابارانکردنی هەڵەبجە لەلایەن ڕژێمی بەعسی لە ناوچووەوە ئەوەی کە کرا دژ بە مرۆڤ و مرۆڤایەتی بوو سەرەڕای ئەوەی کە ئەوان ویستیان نەتەوەیەک قڕکەن لە ڕۆژێکا و لە چاوتروکانێکا زیاد لە 5,000 مرۆڤ 5,000 پەپولە 5,000 کەس لە نەتەوەی کورد لە شارێکا بە کیمیایی بەناحەق کوژراون سەرەڕای ئەوەی کە سەرجەم ئەو شارە ئەوەی کە زیندوو بووتیە هەمویان کوشت و تاوەکو ئێستش تاوەکو ڕۆژگاری ئەمڕۆمان کە 37 ساڵی ڕێکەکات ئاسەواری ئەو کیمیابارانکردنە هێشتا لەسەر هەڵەبجە ماوەتەوە و لە پاشەوەش ڕژێمی نوێی عێراقی هات نیانتوانی کە ئەوەی کە پێویستە کات قەرەبوو بکرێتەوە بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان کە بەشێکن لە جەستە و ڕۆحی ئێمە کە کوردن و هەڵەبجە شارێکی کوردیە نەیانتوانی قەرەبووی بکەنەوە بە جۆرێک کە ئاسەواری ئەو کارەساتە گەورەیە نەهێڵدرێت بەداخەوە وەسەرڕای ئەوەش لە ژێردەسەڵاتی حکوومەتی کوردیا کە زیاتر لە 33 ساڵە هەڵەبجەیەکان هێشتا ئەناڵێنن ئەوەی کە گرنگە بۆ ئێوەی بەڕێز بۆ هەمومان لە بیرمان بێت بە یەکەوەبوونمان کوردبوونمان وامان لێ ئەکات کە تووشی ئەو کارەساتانە بینەوە و گرنگە زۆر گرنگە ئێمە بەردەوام بەیەکەوە بین بەردەوام گیانی یەکتر قبولکردنمان تیابێت تەبایی و لە پێناو ئەو ئامانجەی کە ئێمە خوای گەورە بە کورد دروستی کردوین و خوێنی کورد و کوردایەتی لە دەمارەکانمانەیە و هەتا ئەو ڕۆژەی کە ئەمێنین ئێمە بە کوردی ئەمێنین و بە کوردیش ئەمرین گرنگە زۆر گرنگە تەبابین بەیەکەوە برابین بەیەکەوە هاوکارین بەیەکەوە چونکە ئەوەی کە من بەبەستمە بیڵێم سوپاسی ماڵی کوردانەکەین لە لیت کە ئەمڕۆ لێرە ئەو دەرفتان پێداین کۆمەڵێکی زۆر لە گەنجان کۆمەڵێکی زۆر لە هاوزمان هاوخوێنەکانی ئێمە لێرە ئەم یادە بکەینەوە زۆر سوپاسیانەکەین ماڵی کوردان لە لیت ماڵی هەموو کوردێکە و بە خۆشحاڵیەوەکە ئەوان دەرگیان بۆ ئێمە واڵا کرد بۆی کە ئێمە ئەمڕۆ لەم یادەیە لێرە بین و بتوانین یادی هەڵەبجە و یادی ئەو کارەساتە بکەینەوە دووبارە بە خێراتنتانەکەمەوە خۆشحاڵ بووم ئەوەی کە گرنگە لە کۆتاییە کۆپلە شعرێک نووسی بوو بۆ هەڵەبجە چکە هەڵەبجە ناتوانین بە هیچ شتێک تعبیر لەو کارەساتە بکەین کە ڕوویدا لەوێ بەڵام گرنگە هەرێکێک لە ئێمە ئەوەی کە لە ناخایەتی بتوانێت دەری ببڕێت هەندێک لە ئێوە لە ڕنگ و ڕووتان لە ڕواڵەتانە کە هەندێکتان ڕەشپۆشن هەندێکیش لە ئێوە لە سیماتانە بەڵام هەندێکیش ئەتوانێت بە وتەکانی بە دەربڕینەکانی تعبیر لەو بکات کە چ شتێک گوزەرا و 37 ساڵ پێشێسە چونکە لە ڕێگەی نووسین و نووسینەوە ئێمە ئەتوانین پەرە بەوە بدەین کە مێژووی خۆمان بە سەرجەمگەلانی دنیا بگەێنین چ بە زمانی خۆمان بێت یاخود زمانە جیاوازەکانی تر هەڵەبجە
هەردێو دەچێ بە تەنهایە، هەردێو دەچێ لە وڵاتان بێپەنایە، هەردێو دەچێ سەریان نایە هەزار سەرمێز، هیچ جێگایەک نییە تاکو سەری بەرزی هەڵەبجە بگرێتە ئامێز. هەردێو دەچێ ئەیفرۆشن و دێتەوە وەکو وێنە بۆ سەر دیواری مۆزەخانە، بەڵام ئەو زوو بەر ئەبێتەوە وەک کۆترێکی فرۆشاوی دوور دوور بەرەولانە لە دایک بوون ئەفرێتەوە. ئاخر هەڵەبجە ڕەسەنە و ڕەسەن لە هیچ کوێ هەڵ ناکا، نە لە پێشانگای وڵاتان و سەر دیواری مۆزەخانە، نەوەک کۆتر لە ماڵی دووری بێگانە، لە هیچ کوێیەک هەدا نادا و هەردێتەوە. گەر سەد جاریش بە کیمیایی بیخنکێنن، ئەو وەک دارگوێزی هەزار ساڵە ئەژێتەوە و ئەژێتەوە و ئەژێتەوە. دەستان خۆش بۆ سوپاس بوار. سەرەتا ئەمێ بڵێم ساڵیاد و ساڵۆگەری حوساڵەی چیبابارانی شاری هەڵەبجە بەڕێزا دەکەین. سڵاو درود بۆ شەهیدانە، شفا و سەلامەتی بۆ بریندارەکان. ئەوە لێرەوە سپاس و پێزانین بۆ ڕێکخراوی داکۆک کە توانوێتی کۆمەڵی گەنج، کۆمەڵی خەڵکی خوێنگەرم لێرە کۆک هاتەوە. بەڕاستی ئەم گەنج و لاوانە کە لێرەن جێگای ئەو پەڕی شانادین. من شانادین بە یەکە بێکە و گەنجانە ئاکەم کە لێرە لە دووری خاک و نیشتیمان و زێری باباپیران لێرە لە خەمی گەلەکاندا لێرە کۆ بنێتەوە. چونکە سەرۆت و تامانی هەموو دەوڵەت و نەتەوەیەنەوەکێتی کەنەوەکەی نەبوو تیا دەچێت. بۆیە بوونی ئێوە جێگای شانادیە بەداخەوە دەبوو ئەمنەوە لە نیشتیمانی خۆیدا هەموو جێگایشان بۆ پڕکردنایەتەوە. بەڵام ئێستا کە خاک و نیشتیمانی خۆتان بەجێهێشتووە، هیوادارم بۆ فەراغی کە لە کوردستاندا دروست بووە ئێوە بە خۆشەویستی ئەو فەراغە پڕکەنەوە کۆمەڵێک کار هەیە لێرە گرنگە بیکەن. هیچ لەوانە خوێندنە و شادەباری هەموو ژیانێک، هەموو پێشکەوتێک ئابوووریە، یاوە تا خوێنن یاوە تا کارکردن. دوای کارکردن و خوێندن هەیە لەوانەی خوێندی بۆ نەکەن ئەتوانن کارکردن. بۆیە ئەم گەنجانە لێرە ئەتواننەوە فەراغی کە لە کوردستان بەجێدا نێتەوە لەڕێی کارکردن و خوێندن و خۆشەویستی نێوانمان. هیچ شتێ بەقەدە خۆشەویستی نێوانمان گرنگ نییە کە ئێمە یەکتریمان خۆش بووی ڕێز لە کارەکانمان نەگەین، کە یەکتریمان خۆش نەویت ئەگە من تارێک بووکە من حەدە لێ نییە با بنێ خۆش ناوێت. ئێستا گۆرانی بێژێ لە منێ حەدە لێ نە، حەدە لە گۆرانەکەیشی نییە. بۆ خۆ گۆرانەکەی خۆشە بەس تۆ حەدە لە هونارمان نەگەدێ. هیوادارم خۆشەویستی هەبێت لە نێوانمانە. من بە کورتی کاربەری ساڵیادی هەڵەبجەمان کردەوە وەکو ماڵی کوردان. لێرەوە بە وتەیەکە من بڵێم ئێرە ماڵی کوردانە لە شاری لیز لە وڵاتی بەریتانیا ئەم تەنتەنی ناوەندی ڕەشەبیرەکە کراوەتەوە لە مێژووی تارەکەدا بوونینە. خۆشبەختانە ماڵی کوردی دەستی یاوتە ئەو چەکە کە ناوەندێکی ڕەشەبیری کردوێتەوە بە مڵک ئەمە کەڕاوە بە پارەی گەل و ئەم دەرگایە واوەڵایە بۆ هەموو بۆنە نەتەوات نیشتیمانەکان، بۆ هەموو بۆنە جیهانەکان، بۆ هەموو بۆنە کۆمەڵایەتەکان، بۆ هەمووی ئەو شێشانێک کە کوتوشێت و بە تایبەتی بۆنەوەکانی، بۆ پەروەردە کە قوتابخانەیشی تێدایە. بۆیە ئەم سەنتەرە واوەڵایە لەسەر ئێوە هەر ئەرک و چالاکی و ئەوەی کە ئێوەتانی لە خزمەت گەلەکەتانە بێ ئەم دەرگایە واوەڵایە. هەست پێویستیەش بە ئێمە بکرێت لە ڕووی فۆرم، لە ڕووی پشگیری، لە ڕووی تەرجمە، لە ڕووی ئەوەی کە مەسەلەن بۆ مەسەلەی محکەمە و پشگیری ئێمە لە خزمەتانەیە. من وەکو خۆم تا ئێستا لە ئەمە 110 پشگیریم کردووە، هەتا ئێستا 48 جواب وەرگرتووە. ئەوانەی هەندێکیان شایەن لێرە بن. لەبەرەوە مە بەئەشی ئەخلاقی تەرشانی خۆم ێزانم چکە من دەمرم ئێوە دێن، ئێمە نەدامین ئەوە لە لوتکە، ئێمە ئەڕۆنی ئەوەیەن. بۆیە ئەرکی تەرشانی ئێمە خزمەتانکەین. ماڵی کوردان سەنتەرێکە واوەڵایە بۆ هەموو لایەکمان و خزمەتکاری ئێوەیە بۆ پێشوونی هەموو ئەوانەی کە بە ناوی کوردایەتی تیاتی لە ڕێی فۆرمەوە، لە ڕێی فرشکلێمەوە کە کاگرەحیمانی لێرە لەمەولا کارەکات و پشتیوانی لە نەکەین و ئێوە لە پشتیوانی لە خزمەتی ئێوە ئابین. سپاس بۆ هەموو لایەکان، سپاس بۆ ڕێکخراوی داکۆ، سپاس بۆ مشتاقان بۆ تەواوی ئەو. بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا بە خێراتنی هەموو لایەکەکەم ئامادەبوونتان لێرە دەرخەری دڵسۆزیتانە. ئەمڕۆ یاد و مەرگەساتی ئەو ئەزیزانەیە کە بوونە قوربانی دەستی ڕژێمی بەعسی دیکتاتۆر لە ماوەی یەک ڕۆژ زیاتر لە 5,000 کەس لە مناڵ و ژن و گەنج و پیر جینۆساید کران. لەم بۆنە خەمناکەدا سەری ڕێز و نەوازش بۆ گیانی پاکی شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە و سەرجەم شەهیدانی کوردستاندا ئەنوێنین. کیمیابارانی هەڵەبجە لەگەڵ ئەوەی برینێکی قوڵ و زامێکی لەبیر نەکراوە یەکێکە لە درەندەترین و ئەو تاوانانەی کە لە مێژووی دژ بە مرۆڤایەتی کراوە. هاوکات سیمبولی خۆڕاگری و مانەوەی گەلی کووردا دژ بە چەوساندنەوەی زوڵم و ستەمی داگیرکەران. ئەمڕۆ بە پێچەوانەی هەمووانەوە
ڕووی دەمم لە دەسەڵاتی شکست خواردووی هەرێمی کوردستانە کە دەرفەتی ئەویان هەبوو ئەم کەیسە بە جیهانی بکەن کەچی نەک نەیانتوانی سنوورەکانی عێراق تێپەڕێنن بەڵکو لە پەرلەمانی هەرێمی کوردستانی شتاوەکو ئەم کارە ساتە وەک جینۆساید نەناسێنراوە. دووبارە سپاسی هەموو ئامادەبوانەکەم. سپاس بۆ ئامادەبووتان لەم یادە پیرۆزەدا. سەرەتا بە خێراتنی هەموو لایەک دەکەم. هەڵەبجە برینە ساڕژنەبۆکەی کورد ئەو کارە ساتێ ڕۆحی پاکی 5,000 کوردی خستە ژێرگڵ بووە سمبولی کورد لە جیهان. لە 37مین ساڵیاتی ئەو کارە ساتە تراژیدادا بە ئامادەبوونی ئەندامان و چالاکەوانی ڕێکخراوی داکۆک و ڕۆحی ئەو پەپولانە ئاسوودە بکەین دەبینە قەڵغانێ بۆ داواکردنی مافی شەیدانی و جینۆسایدا. لێرەشدا ئەم شعرە کورتەم هەیە: ئای هەڵەبجە زامەکانە چەند قوڵا ئادەی ڕۆڵی کورد بکەونە جوڵا دەوریان داوی ئەم هەموو زۆڵا پێنووسەکانتان بکەن بە تۆڵا. بەناوی خۆی گەورە و میێرەبان لە یادێکی مەبارانکردنی شاری هەڵەبجە سڵاو لە گیانی پاکی شەهیدان و خوای گەورە ڕۆحیان بە بەهشتی بەرین شاد بکاتن. ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک هاتوونێتی ئێرە تاوەکو نەک بە تەنها یادی ئەم ڕۆژە بکەینەوە بەڵکو ڕسوای دەسەڵاتداران بکەینەوە کەواوە زیاتر لە 30 ساڵە بەرپرس بوونە بەرامبەر بە داکۆکیکردن لەم کارە سادە گەورەیە. بەڵام بەداخەوە نەکەن نەیانتوانیوە قەرەبووی زامی هەڵەبجە بکەنەوە بەڵکو بەرامبەر ئەو کارساتە گەورەیەکەوە بەرامبەر ئەو شارە و ملەتی کورد ئەنجام درراوە بەڵکو تاوانی لە هەمووی گەورەتریان ئەوەیەکەوە کەیسی ئەم شارە وەکو کەیسی ئەم شارە و ئەم کارە ساتە گەوریان بۆ پاراستنی مەسلحەتی حزبی خوان و پاراستنی دەسەڵاتی گەندەری خۆیان بەکای دەهێن و سەرڕای ئەمەش هیچ دادگایەکی دادپەروەر نییە تاوەکو دادگایان بکاتن چکە خۆیان لە سەروی دادگاوە داناوە. دووبارە زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز و سەرشۆڕی بۆ گەندان زۆر سپاس. بە خێراتنی سەرجەم میوانە بەڕێزەکان دەکەین. وا دیارە ئەمڕۆ لە یادی 16 سێ چیمیابارانکردنی هەڵەبجەدا هەموومان کۆبوونیتەوە. لە یادی هەڵەبجەدا هەموو ساڵێ بە خەم و پەژارە و ڕۆژپۆشی فرمێسکەوە یادی هەڵەبجەمان کردوتەوە و تروسکایی هیوامان بەوە بووە کە بەپرسەکان ڕاست دەکەن و شتێکیان بر بێتەوە. بەڵام لە بردی بەگا هاتوونەوە ئەمانیش بە خۆراکی ژەهراوی و دەرمانی کارگەی دوژمن نەک هەر هەڵەبجە بگرە هەموو کوردستانیان ژەهراوی کردووە. ئەوانیش کەشین بۆ هەڵەبجە دەگێڕن ژەهراوی کراون و بە ئەم ساڵ بە جۆرێکی دی یادی هەڵەبجە بکەینەوە بە ئەشک و شیوەنگوێڕان و ڕقی خۆمان لە بەحسەوە بگوازینەوە سەر سەرکردەکانی خۆمان. ئەوان خەریکی چین ئەمانە کڵاشیان دڕیوە لە بری هەر تاکە کڵاشێک سەری چەند کورد دەخۆن لە بری هەر تاکە پێڵاوێک چەند تانکەرە نەوتیان گەرەکە و چەند لۆری دەرمانی ژەهراوی دێنن. بەعس هەڵەبجەی ژەهرباران کرد بەڵام ئەمانە سەرجەم کوردستانیان ژەهراوی کردووە بە داهاتووی کوردستانیشان ئەنفاڵ کردووە. خەمی هەڵەبجە بە خەمخۆرانی نیشتیمان و نەتەوەیەک هەڵدەگیرێت نەک بە بازرگانی کردنی خوێنی شەهید و فرمێسکی دایکی شەهید. زۆر سپاس. گەورە میێرەبان بە خێراتنی هەموو لایەکی دەکەم وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک بەشدارم لە یادکردنەوەی ڕۆژی کیمیابارانکردنی هەڵەبجەی شەهید. لەم یادکردنەوەیدا سەری ڕێز و ناوازەش بۆ یەک بە یەکی شەهیدان دادەنێوێنم نەفرەت بۆ بکەر و ئەنجامدەرانی دەنێرم. دوای تێپەڕبوونی چەندی ساڵ بەسەر ئەم کارەساتە قێزەونە کە یەکێکە لە دڵتەزێنترین کارەسات و ڕوودا و بەسەر گەلەکەمان داهات بێت نەتوانراوە زامی سەختی و هەڵەبجەیەکان تیمار بکرێت. دووبارە ڕێز و احترام لەبوو هەموو لایەکی لێ هەمووتان بەخێر بێت. زۆر بەخێرتانەکەم بۆ شاری لیدز لە یادی کیمیابارانی 37 ساڵەی کیمیابارانکردنی شاری هەڵەبجە. لێرەدا من زۆر کارتان ناگرم پاتشارێکی بچووکی شۆرکۆبێکەستان بۆ خوێنمەوە کە بۆ یادی شەهیدکردنی کیمیابارانی هەڵەبجە نووسیوێتی. 14 مانگ بوو لەسەر گۆیژا با قەڵەمەکەمی فڕاند کە دۆزیمەوە پێم نووسی پۆل فڕین و شەکانم. 15 مانگ بوو سیروان قەڵەمەکەمی برد وەختێ گرتمەوە پێم نووسی بوو مەماسی شعرەکانم. 16 مانگ بوو 16 مانگ کە شارە زوور قەڵەمەکەمیەوە گرت وەختێ دایمەوە بنووسم وەک هەڵەبجە وشک بوو بوون پەنجەکانم. زۆر سپاس بۆ هاتتان. لە 37مین ساڵیاتی کیمیابارانی هەڵەبجەیە دەمەوێت بڵێم لەسەری هەڵەبجە لە هەناوی هەر بەردێکمان گوڵێک هەیە لە دووکەڵی هەر زامێکا خۆرێک هەیە لە ئاسمانی هەر خوێنێک مامەلێک هەیە و لە ناو سەری هەڵەبجەشمە
گوڵ و خۆر و مەل و یاری خۆشەویستی گەلێک هەیە. زۆر سپاس بۆ مولای. من ڕۆژات ئەندام و چالاکوان لە ڕێکخراویدا کۆک بۆ ماف و ئازادی بۆ سەرجەم شەهیدان و قوربانیان و برینداران و ونبوانی هەڵەبجە و بۆ شەهیدە زیندووە بێنازەکان ئامادەبووان لە هەر کوێوەکەوە تەشریفتان هێناوە بە خێراتنێکی گەرمتان دەکەم. چواردەی مانگ بوو لەسەر گۆیژە با قەڵەمەکەی فڕاندم کە دۆزیمەوە و پێم نووسی پۆل پۆل فڕین وشەکانم. 16 مانگ بوو کە شارە زۆر قەڵەمەکەی لێوەرگرتم کاتێک دایمیەوە بنووسم وەک هەڵەبجە وشک بوون پەنجەکانم. ئەمڕۆ ساڵیادی گەورەترین تاوانە دژ بە مرۆڤایەتی گەلی کورد لە باشووری کوردستان کە 37 ساڵ بەر لە ئێستا ئەنجام درا. هەڵەبجە برینێکی هێندە گەورەیە و کە زامەکەی هەرگیز ساڕەژ نابێ. ڕاستە ئەو تاوانە لەلایەن ڕژەمی بەعسی گۆڕبەگۆڕەوە ئەنجام درا، بەڵام ئەوەی گرینگە بوترێت لای هەمووان ڕوونە و ئاشکرایە ئێستا بۆ خۆیان و بەدەستی خۆیان بۆ مێژوو دەینووسنەوە ئەم مەرگەساتە ئەنجامی سیاسەتی هەڵەی جاشایەتیکردنی ئەو لایەنانەی بەناو کوردستانی بوو کە سوپای ئێران و سوپای عێراق لە شاری هەڵەبجە بە سوپای پاسداران گۆڕیەوە. لە دوایشدا خەڵکی هەڵەبجە و دەوروبەری بوون بە قوربانی ئەو کارەساتە گەورەیە و لە ئەنجامدا ئەو کارەساتە گەورەی لێکەوتەوە و ئەوانەی ئێستا فرمێسکی تیمساحی بۆ ئەو کارەساتە کیمیابارانە هەڵدەوەرێنن هەر ئەوانە بوون کە ئازادیان لە هەرێمی کوردستان نەهێشت. دوای ئەو هەموو ساڵە برینەکانی ئەو شارە هێستا ساڕەژ نەبووە، بۆیە لێرەوە پێیان دەڵێن چیتر ئەم یادە نەکەنەوە، بەڵکو لە بری یادکردنەوە برینەکانی ساڕەشکەن و داواکاریەکانیان جێبەجێ بکەن. بسمیلای ڕەحمانە ڕەحیم. سڵاوی نیوەڕۆتان باش، هەڵەبجە و 16,500 شەهیدتان باش. نوەر و باڵامپۆ و شنووریێ و هەورامان و شارەزووتان باش. کانی ئاشقان و پیر مەحموود و کانی کوڵکەتان باش. مەولەوی و ئەحمەد موختار و عین شەونم و تایربەکی جافتان باش. ئەمڕۆ وەک ئەندامان و چالاکوانانی ڕێکخراوی داکۆک لە یادی 37 ساڵەی کیمیابارانکردنی هەڵەبجەی شەهید سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی ئەو ڕۆژە خەمناک و خوێناوی شاری هەڵەبجە و کوردستان نەوی دەکەین. یادی کیمیابارانکردنی هەڵەبجەی شەهید یەکێکە لەو کارەساتانەی کە لەسەر دەستی ڕژێمی دیکتاتۆری گۆڕبەگۆڕی بەعز کە بەسەر گەلی کورددا هاتووە. کارەساتی کیمیایی بارانکردنی هەڵەبجە و ئەو کارەساتەی کە بە چەکی قەدەغەکراوی نێودەوڵەتی ئەنجامدرا، چەکێک لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دووەم جارە تاقیب بکرێتەوە، ئەویش بەرامبەر نەتەوەی کورد بووە کە بووە هۆی شەهیدکردنی زیاتر لە 5,000 هاوڵاتی بێتاوان لە ژن و پیا و منداڵ و وێرانکردنی شارێک بە تەواوی کە بە ئێستایشەوە بریندارانی ئەو کارەساتە گەورە و خوێناوی کۆمەڵکوژێ بەدەست ئێس و ئازارەوە دەناڵێنن. 16 ئاڕێک 5,000 جەنازە وەفاتان بۆ ئەوانەیە دەک خاک بەسەر جیلی تازە. چۆن ڕووتان دێڕا بوەستن لە لای کەسوکاری شەهیدان، قەت لێیان نەپرسیون کێن لە دوای 16 شتێکە تەواو دەبێ ڕۆژەکانی دواتر لەکوێن تێناشکێن. ئەگەر هەڵەبجە نەبوایە پیادەی جادەی قیر دەبوون، ئەگەر هەڵەبجە نەبوایە ئێوە بە ئاغا و میر دەبوون، ئەگەر هەڵەبجە نەبوایە ئێوە چی بوون؟ بەخوا ئێستا یان لە شاخ بوون یان لە لای ئاوی ئاراز بوون. زۆر سپاس.